بەنای خی بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن چەک لە هەرێمی کوردستاندا دابمانێت حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان تا چەند بەرپرسیانەوەی کە گەنجان و لاوان و خەڵکانی نێو کۆمەلگا چەکیان بەدەستەوە چی بکرێ بۆی کە چەک لە نێو کۆمەلگادا بمانێت وە بەپێی یاسا و بەپێی مۆڵەت پێدان ئەو بابەتە جێبەجێ بکرێت. دەزانین کە لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 1990 لە یاسای ژمارە 16دا یاسایەک دەرچوو بۆ داماڵینی چەک وە قەدەغەکردنی چەک لە هەرێمی کوردستاندا، بەڵام تاوەکو ئێستا و یاسایە کاری پێ نەکراوە گەرچی لەلایەن وەزارەتی ناوخۆ چەند ساڵی ڕابردوو دەستکاری یاساکە و کۆمەڵی ڕێنمایی لە یاساکەوە بۆی زیاد کرا، بەڵام تاوەکو ئێستا و یاسایە جێبەجێ نەکراوە. ئەم یاسایە کە جێبەجێ نەکراوە بۆ تەمایە نیگەرانی هاوڵاتیان وەنا ئارامی نێو کۆمەلگا بۆی کە خەڵکان متمانیان بە نێو ئارامی ئەو کۆمەلگایانی و متمانیان بەدام و دەستگاکانی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان نییە. حزبەکانی دەسەڵات بەرپرسیاری یەکەمن، وەک زۆر لە یاساناسان و چاودێرانی سیاسی باسی دەکەن، ئەوان بەرپرس یەکەمن لە داماڵینی چەک و لە قەدەغەکردنی چەنگ بۆ پێی کە ئەوان دەسەڵاتیان بەدەستە، وەروەها دەتوانن چەک لە نێو بازاڕەکان و نێو دەستی هاوڵاتیاندا قەدەغی بکەن. هەر بە گوێرەوە یاسای کە لە ساڵی 1993دا دەرچووە دەبێت بازار و بازرگانیکردن بە چەک قەدەغە بکرێت و هیچ بازرگانیەک بە چەک ئەنجام نەدرێت. بەڵام دەبینین کە لە هەرێمی کوردستاندا لە پارێزگاکان و لە شار و شارۆچکەکان بە ئاشکرا بازاری چەک هەیە و هاوڵاتیان خەڵکان و گەنج و لاویش دەتوانێت بڕات چەک لەو بازارانەدا بکرێت. بەداخەوە کەمەش زۆر جار چەندین کارەساتی نەخوازرای لێکەوتۆتەوە زۆربەی تاوانەکان کە بۆی چەکەوە لەم هەرێمەدا ئەنجام دەدرێن. دەکرێت بڵین کە بەرپرسیاری یەکەم حکوومەتەوە لایەنە پەیوەنددارەکانەوە بەتایبەت دەستگا ئەمنیەکان، هەرچەندە ئەو بازارانی کە چەکی تێدا دەفرۆشێت دەستگا ئەمنیەکان و حکوومەت ئاماژی پێکردووە کە لە ژێر کۆنتترۆلی ئەواندا، بەڵام ئەمە بە ئاشکرا دەبینێت وە تا ئێستا لە ژێر کۆنتترۆلی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکاندا نەبووە. زۆرێک لە یاساناسان باز لە هەموارکردنەوەی ئەو یاسایە دەکەن بۆی کە پێویستە دەستکاری بکرێت و کۆمەڵێک شتی دیکەی بۆ زیاد بکرێت وە مۆڵەت پێدانی چەک بە تند بکرێتەوە وە بزانێن مۆڵەت بەکێ دەدرێت کە چەکی پێبێت لە نێو ماڵەکەی خۆیدا. دەزانین کە لە ڕابردوودا لە ساڵەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان بەهۆی کە داگیر کرابوو وە زوڵم و ستەمێک لەم شار و شارۆچکەکانی ئەم هەرێمەدا بوونی هەبوو، زۆرێک لە نێو ماڵەکان لە نێو گوندەکاندا چەکیان هەبوو وە دیفاعیان لە خاک و لە وەتەنی خۆیان دەکرد. بەڵام ئێستا سەردەمی پێشکەوتنەوە ئارامیەک تا ڕادەیەک هەیە لە نێو کۆمەلگادەوە، هیچ وڵاتێکی داگیرکە لە وڵاتەدا نییە کە پێویست بۆ کات لە نێو ماڵەکاندا چەکە بێت و ئەو چەکانە بەکار بهێنێت دوجار لەلایەن کەسانی دیکەەوە ئەو هاوڵاتی کە و چەکی پێ کە تاوانی پێ ئەنجامدات. و زۆرێک لە یاساناسانی بەشێکی لە یاساناسانی دیکەش باز لەوە دەکەن کە یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێت و هیچ هەموار نەکرێتەوە. بەرپرسی یەکەم حکوومەتە کە تاوەکو ئێستا نەیتوانیوە ئەو یاسایە جێبەجێ بکات وە قەدەغی چەک لە هەرێمی کوردستاندا ڕابگەێنێت. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ئاوات لە هۆڵنداوە. کاک ئاسڵای خوا لێبێ. کاک یاسڵای خالەتەوە ێوارەتان باش، ڕێزە سڵاومەیە. سەرچاو کاک ئاواتیان. کاک دانیانجان لەسەر ئەو بابەتە دیارەی چەک عیلاقەی بە هەوڵاتیەوە نییە، عیلاقەی بە حکوومەتەوە. ئێستا لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا چەک نابینێ بەدەست خەڵکەوە، چەک نابینی ئیلا بەدەست ئەو کارمەندانەوەیە کە کارمەندی حکوومەتن و پارێزگاری لە خەڵک دەکەن. لێرە مشکلەکەی ماوەیە حکوومەت خۆی بەرپرسە لە دیاردەی بڵاوبوونەوەی چەک لە هەر شوێنێکە، لە هەر وڵاتێکە کە حکوومەت و یاسا و قانون نەبوو خۆت باش دەزانی لەخوا بەزیابێ بەرنامەکە پێشکەشەکەی ڕۆشنبیری لە هەر وڵاتێکە حکوومەت نەبوو هەموو شتێک یعنی بربڵاوە بێ و زیادە ڕۆیی تیاکرێت بەنسبەت چەکەوە. چەک لە هەر وڵاتێک ئێستا چەک بووە بە عیبە خەڵک، هەتا پۆلیسەکانیش کە بۆ نمونە یەکی تاوانێ بکات، بەڵێ ئەگەر هیچ تاوانێ بکات چەک بەکار نایەنێ. بەڵێ لە هەرێمی کوردستان یەک مشکلەمان هەیە، ئەگەر ئەو مشکلەیە حەل ببێ دیارەی چەک کەمە بێتەوە، ناڵم نامێنێ دیارەی چەک هەر بوونی هەیە و هەتا دنیاە کاک دانیاگیان چەک کۆنتترۆڵ ناکرێ. بەڵام یەک شتەیە ئەم حیزبانەی ئێمە لە دەسەڵاتن ئێستا
لە مناسەباتەکانە سەگ تەوزیعەکەن بەسەر ئەندامانی حیزبە ئەوانەشی کە سەگ تەوزیعەکەن بەسەریانە ئەوانەی فرۆشتنەوە بە خەڵک ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی تر دەست باسە سەگداری و سەگ بکرێت وەکو هاوڵاتێکە لە بازار هەیە بازار هەیە هەرێمی کوردستانی بابزانێ حکومەت بابزانێ کە سەگ بە ئۆنلاین ئەفرۆشێت لەبەرەوە ئەمە مشکلی ئەمە قەت ساگ نابێ حتا لە جەزم و ئاهەنگ و بۆنە ئاینەکانیشە خەڵک بۆ خۆشی و دەربڕینی خۆشی کلاسیکۆ بنێ بە ئاسمانەوە فیشە دەتەقێنی ئەمە هۆکارەکەی سەرکەوتنی حیزبەکانی دەسەڵات ئەمە زیاتر دەبینێت کاک محەممەد هەڵبژاردنەکان ئەمە هۆکارەکەی ئەوەیە کاک دانیار ئەگەر یەک دقا دەرفەتم پێ بی هۆکارەکەی ئەوەیە خۆیان نەتوانن چاچیکەن خۆیان نەتوانن ڕێکیکەن بەڵام لە هەر وڵاتێکە کە حکومداری نەبوو کە دەسەڵات نەبوو کە سیستەم نەبوو دیاردەی چەک دیاردەی کچە مۆدیێک گورە دیاردەی نازانم چی ئەمانە بڵاوە بێتەوە و گول و ڕێحاضری پشت بە دینکردن دینیش بەشێکە لە ئامرازی ڕێکوپێکی و سیستەمی ناو مجتەمع خوای گەورە کە دینی بڵاو کردەوە من تا ڕادەیەک زیری هێشتاکانم ئیمانی گەورە و قایمم بەخوا گەورە و پێغەمبەر هەیە کە میلەت پشتی کردە دین و ڕووی کردە ماڵی دنیا هەڵبەتە وێرانکاریە بێ وێرانکاری ڕۆیە ئێستا میلەتی ئێمە ڕووی پشتی کردۆتە دین بەڵام ڕووی کردۆتە دنیا ئەمەش بەشێکە لەو کارەسەسانی کە ڕۆژانە تۆ وەکو ڕۆژنامە نووسێکی بینی لە شارەکانی هەرێم دوو کەس کوژرا و دوو کەس دەسەر نازانم چی دوو کەسەوە ڕێز سڵاومەیە خۆشەویستیم بۆ هەمووتان کاتێکی خۆش کات دانیارگیان هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ خوازم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازان بەداخەوە کاتێک کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدادوە کەسێک لەم هەرێمەدا دەکوژێ بە تایبەت کەسێکی دیار بێت وەکوی کە لە ڕابردوودا بینیمان دوو مامۆستای زانکۆ بەداخەوە بەهۆی دەستڕێژی گولەوە گیانیان لەدەستداوە لایەن گەنجێکەوە کوژران بەرپرسانی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان خێرا دێنە سەر خەت و داوای ئەوە دەکەن کە دەبێت چەک دابماڕێت و چەک قەدەغە بکرێت لە هەرێمی کوردستاندا بەڵام کاتێک لە بۆنە و مەراسیمەکاندا وەکو کاک محەممەد ئاماژەی پێکرد لە کاتی هەڵبژاردنەکاندا بە دیاری چەک دابش دەکەن بەسەر ئەندامان و کادیرانی خۆیاندا و دوجار بەهۆی خراپی بارەدارای ئابوووریەکەش لە وڵاتەدا ئەو کادرانی خۆیان دێنەوە نێو بازار و چەکەکان دەفرۆشنەوە و دووبارە دەچێتەوە نێو بازارێکێکی دیکە لەو هۆکارانی کە زۆربوونی تاوان لە نێو ئەو هەرێمەدا زۆر بوو ئەوەیە کە بازاری چەک فرۆشتن ئێستا بە ئۆنلاین هەیە کە هەر کەسێک بێ دەتوانێت بە شێوازێکی ئۆنلاین چەکێکی بێ دەیکرێت و بەبێەوەی کەس محاسبی بکات وە لێپرسینەوەی لەگەڵدا بکات دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد کاکە دانیار سڵاوی خوا لە جەنابیشت باشی برایەکەم سەرچاوەکانم کاکی محەممەد کاکە دانیار جان ئیرادە نییە ئیرادا یعنی نیەت نییە مەبەست نییە ئەگەر مەبەست هەبیتن بە یەک بڕیار کەس ناوێری چی بێ مۆڵەت هەڵبگریتن باشە حکوومەت بۆ دەزانی بە 480 جۆر باز و خەراج لە هاوڵاتی بستنی بۆ نازانی بە یەک بڕیار برێ هەر کەسێک تەچی مۆڵەتی بەدەستەوە بژیرێتن 5 ساڵ حکومە باشە بۆ حکوومەت دەزانی شەوانە بوومین بەیانی هەرسین بەنزین 100 دیناری بستە سەرێ لە مودەی 20 ڕۆژێک بنزین 500-600 دیناری بستە سەرێ بۆ حکوومەت ئەوە دەزانیتن بۆ نازانی بە یەک بڕیار چەکی بێمۆڵەت قەدەغە بکاتن برای بەڕێزم هەتا حیزب مابی لە هەرێمی کوردستان بە تەمای هەرێمی کوردستان مەبە لەبەروەی هیچ شتێک نابینی لە هەرێمی کوردستان بە ناوی قانون و یاسا و پەرلەمان و حکوومەت و وەزارەت و حکومەت تەنها حیزب حکومڕانی هەرێمی کوردستان دەکاتن پیاوی حیزبیش لەبەروەی خەڵکانێکی لە پشتە بەرپرسانێکی لە پشتە باوەڕ بکە زۆر شتی ڕەشی بۆ دەکرێت بە سپی زۆر سپیشی بۆ دەکرێت بە ڕەش برایەکەی من لە هەرێمی کوردستان ئەوەی حیزب ئەوەی کە دەسەڵاتدار و بڕیار بەدەستە تەبەن من ئەوانە دەڵێم ئەوەی کە بڕیاری بەدەستنی ئەوە بێبەریە لەو تاوانە ئەوەی حیزب لە هەرێمی ئەو کوردستانە خۆشی ئینتیمای نیشتیمانی نەماوە هەمووی دزین و گەندەڵی و باغەر پڕکردنە
هەمووی بووین بە سیاسی بازرگان مجموعەیەک حیمای لە ساردە و ڕوبەری هەبیت مەسلحەتەکەی و کۆمپانیاکەی پارێزراو بیتن چ باکی بەوەدایە مامۆستاشی پر عێرم و مەعریفەت دەکوژێ یا ناکوژێ لەوانەیە پێشی خۆش بۆ دوو مامۆستا لە کۆر بۆ یەکی ماگانە 4-5 ملیۆنیان وەردەگرت براکەی من بەڕاستی شەرمە یعنی حیای حکومڕانیمان برد حیا یعنی عیب بە عیب بۆ حکومڕانی نییە ئێمە هەتاکەی ڕخنە بگرین ئێمە هەتاکەی ناڕەزایی دەربڕین یعنی ئەو دەسەڵاتە تاکەی بەخۆ نایەتەوە تۆزێ ئاور لە حکومڕانیەکی مۆدێرن بداتەوە ئەو خەڵکە تێیدا بحەسێتەوە کاکە دانیارجان نە من و نە تۆ نە هیچ تاچێک لە هەرێمی کوردستان ژیانمان پارێزراو نییە ئێستا کەسێک لەو دەرگای من بێتە ژوورێت 4 فیشەکم پێوەنی ئەگەر کامیڕەی نەبیتن وەلەو کامیڕە شەبیتن تاوانبارەکە دەجرێت دەبردرێتە زیندان و لەوێ قەڵەو دەکرێتتر شوبروندی دەدرێتێ و دوای بە عەفوەک بەردەبیتن دەمە یەکێکە لە کێشەکان یەکێکە لەو یاسایانی کە بەڕاست بەداخەو لەم هەرێمەدا کە جێبەجێ دەکرێت تاوانبار بە سزای خۆی ناگەێنێت ینی وەکو شریعەتی ئیسلامی بەسەردا جێبەجێ ناکرێت تاوەکو بە تەواوەتی یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێت کاکە دانیارجان برای بەڕێزم کەس لە خوای پەروەردگار عەلیمتر نییە بە ژیانی گوزەرانی عەبدەکانی خۆی خوای پەروەردگار ئەو بەرنامەی کە لە بۆی داناین بەس تەطبیق بکرێتن کافر و موسڵمان و گورگ و مەڕژ بەیەکەوە ئاوە دەخواتەوە بەیەکەوە دەگەڕێتن هیچ کێشە نابیتن لە ژیاندا برای بەڕێزم خوای گەورە ئەگەر بیفەرموو با زینایە مەکەن ینی بەس بیفەرموو با مەیکەن شتێکی خراپە ئەگەر تەرهیبەکەی لەگەر نەبا لێتان تووڕە دەبم لە دنیادا چەندین سزاتان توش دەکەم دەزانی یەک لە سزایەکانی زیناکردن ئەوانەی کە مدمنین لەسەر زینا خوای پەروەردگار ئەوەیە دەوام الفقر بە بەردەوامی ئەو ئینسانە فەقیر دەکاتن ئەوە سزاکانی دنیا ئەو جا سزای قیامەتیش ئاگری دۆزەخە براکەی من دین باشترین تربیەت و پەروەردە و منهەج و پرۆگرامە ئەگەر تاکەکانی کۆمەلگا لەسەری بڕواتن ئەگەر خوای پەروەردگار لە هەموو تاوانێک ینی سزایەکی دانە نابایە باوەڕم پێ بکە لەوانە بوو زۆر مسلمانی ژەوەی کە لە کاتی بانگدانەکان دەچێت بۆ نوێژەوە احتیمال بوو کۆنتترۆلی نەفسی خۆی پێ نەکرابە لە هەندێک تاوان تەنا بینی خۆت و خوای پەروەردگارە هەندێک تاوان نەخێر هەندێک تاوان کۆمەلگا تێک دەداتن خوای گەورە دەفەرمی ئەو حەدیثی شەیە حەدیثەکە من با بڵێم لە قەتل مؤمن یەک ئینسانی ئیماندار بکوژی أعظم عند الله من زوال الدنيا کورە برایەکەم ئەگەر دایک و باوک ئەگەر پەروەردەی وەزارەتی تەربیە و مەکتەبەکان و خوێندنگاکان کاک لە مێرمنداڵیەوە ئەو جاکە دەبێ بە گەنج ئاوا پەروەردە بکاتن تۆ یەک کەس بکوژی یەک کەس دوونا یەک کەس لە لای خوای پەروەردگار ئەوەندە تاوانێکی گەورە و قێزەونە وەک ئەوەیە تۆ هەموو کەون و کائیناتەکەی لێ تێک بدەیت برام ئینسان ئەوەندە گەورە و عەزیمە ڕۆحی ئینسان ئەوەندە گەورە و عەزیمە ئێمە جائز نییە بۆمان چەقوێک بە پەنجەی خۆمان دابهێنین گوناحبار دەبین لەبەرووی ئێمە ئی خۆمان نین نە بە جەستە و نە بە ڕۆح زۆر باشە بۆیە برایەکەی من پەیوەندیتی دیکە لەسەر هێڵە زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان نبوو دەچمە چوار قورنە کاک سەعەدوڵڵا وەردەگرم کاک سەعەدوڵڵا سڵای خوا لێبێت بورە کاک سەعەدوڵڵا کەمێک چاوەڕێت زۆر سپاس سەرچاوەکانم کاک سەعەدوڵڵا پێم وابێت دەنگی تۆ بەڕاستی ناگاتە لای ئێمە بەڕاستیش کاک سەعەدوڵڵا هەموو شتەکان لە هەرێمی کوردستان حکوومەت بۆ خۆی بۆتە بارگرانەی خراپەکان کاک سەعەدوڵڵا ئەگەر بتوانیت دواتر پەیوەندی بکەیتەوە چونکە پێم وابێت شەبەکەی هەڵەکە زۆر باش نییە گوێمان بەباشی لە دەنگت نییە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا سڵای خوا لێبێت سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت برای بەڕێز سەرچاوەکانم کاک پۆڵا گیان سەرەتا من تێبینیم هەیە 30 ساڵە بازەوە دەکرێت سەکی بێمۆڵەت ئایا سەکە بە مەوڵەتەکە بۆچی ئەو پرسیارە دەبی وەڵام بدرێتەوە ئەگەر یاسا هەبێ
کابرا تەکی بە مەوڵەتی بۆ چییە یعنی مۆڵەتدار بۆ چییە یا تۆڵی دەکاتەوە برای بەڕێزم ئەو کەسی بە چەک نییە مۆڵەت یعنی چی کابرا بەڕێزم کابرایەک تەک بەڵێ کابرایەک تەکی بە مۆڵەتە دەکرێت وایە دوژمندارە ئەی دادگا بۆ چێشەکە یەکلا نەکردووە بۆ ئێدا و پرسیارە بکەین کەواتە چێشەکە ماوە دادگا نییە برای بەڕێزم دواتر ژینگەی کوردستان مەحاڵە تەک دابماڵدرێت چونکە دادگا یاسا گەورەکان جێبەجێ ناکەن گەورەکان جێبەجێ ناکەن خاڵێکی تر دەبێت ژینگەی یاسایی ڕۆشنبیری یاسایی لە ناو تاکەکان بەرقەرار بکرێت هەر لە مناڵیەوە لە دەستنەکان تۆ سەیریکە لە ئاغی منداڵ تا کلاسینکۆڤ لەوێوە دەست پێ دەکات لەوێوە تا مەزرۆی چەک دەبێت لە خوێندنگاکان لە زانکۆکان پیاوانی ئاینی دەبێت چەک ئەو کات دواتە بەکاری دەنێرین بەرامبەر دوژمنەکانمان بەڵام ئەو کاتەی ئێستا بەداخەوە حزبەکان ململانێ وایان لێ کردووە دوژمنمان دیار نییە کە دوژمن دیار نەبوو ئەو سەکە لە دەستی ئەو چۆن تریاکەکان مادهۆشبەرەکان ڕێگری لێکراوە مەحاڵە و دەیان جار و هەدار ڕیاریش بدرێ تا لە عەقڵەوە گۆڕانکاری نەکرێ لە ڕاستگۆیی لە ناخی گەورەکان یعنی دادپەروەری نەتەستێ نەبینم 50 ئۆتۆمبیلی بەدواوەیە هەڵاتووە لە بەرەکانی دەنگ هەڵاتووە کەسی لە ناو ملەتەکەی 50 ئۆتۆمبیل بەدواوە ئەوە ناخێکی دەوێت پاس بکرێتەوە ملەتەکە سەر لێ شێواو کراوە ئەگەر ناسینگە یاسایی دادگاکان کە کێشەیەک دەبێت بۆ چەند ساڵێک درێژە دەکێشێت بۆ چاوەڕێ ترسی هەیە نەوەک بەرپرسێک تەهدیدی بکە کێشەکە بەلای ئەمدا بکە بەلای ئەودا بکە کەواتە کێشەکان خەلەلەکان لە یەک شوێن نییە دڵنیا بە ئەوەی بێوێتەکە کە بشارێتەوە لە ناو حوشەکەی لە شوێنێک مەترێک دەدۆزێتەوە بیشارێتەوە کەواتە بەوە چارەسەر ناکرێت دەبی گەورەکان سەرکردەکان باوەڕیان بە دادپەروەری هەبێ بە یاسا هەبێ ڕاستۆ بن ئەگەر ڕاستۆ نەبن یاتر ملێتەکە پەتەوازە دەبێت چونکە گوتمان ڕۆژانە لە ناو شوێنی سەید مادەی هۆشبەر و تریان ئەوانە دێن یعنی چێ دەتوانی قەدەغە بکە ئەگەر بە مۆڵەتە پێ مۆڵەتە کەواتە گۆڕانکاریەکان لە ناخی تاکی کووردا دەبێت لە ناو خێزان ڕادەست پێ بکە سەرکردەکان ببینم ڕانەکەن بەرامبەر دوژمن کەسی 50 ئۆتۆمبیلیان بەدواوە بێ حمایەکانیان زۆر هاتێکی پێشکەوتیان بێ گەنجیش تامەزرۆ دەبێ هەرزەکارە معتیب دەبێ بەو سەرکەوی بەڵام ئەگەر هەمومان لەسەر یەک بەرنامە لە ناخەوە ڕاستۆ بووین لەگەڵ یاسا لەگەر یەک خۆشەویستی ئەو کاتە کێشەیەک ڕوویدا دادگا یەکلای دەکاتەوە پێویستی نەتەکی بە مۆڵەت نەبێ مۆڵەتە دووبارە دەستۆ زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێرە وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵای خوا لێبێت السلام عليكم. عليك السلام ورحمة الله. أستاذي برز هو وضعي لسطات سلوني كردستان خيتي خوتي بدبي ونابي حلاني هكا. بلى. يعني برنامجك لو خشتني روحي نتواتي دوستي زبلاحي لفشتاك. يعني السيدك لو سيجيك فعلا خرتينا على دار أنظام ددريس. يعني أو كاتيك بناني الرقو ببيت إلاوي دول روي همو زنابك همو بيستران. بيت الله بيت دلوبرغ بينان يعني محاولة أو خبات الناس داري أنظام دادات أو ربحات كجراء وطايتها تقريبا أو دادات وتنجي دي تدري حتى تنجين كيلي دي روحي نتوي دروس دفتوا بهمان شوي تيشو دفتري سوا خبات كردن أستاذ نفس الحياة من نقوشم تو دكتوري كديمة لا دمني هي مختبر نخوشي خانم تشخيص دكا ديما لاي زناب نتيجة كم تيه سم تيه دلي هذا صرم لو دنوسي حالي صيدليان دكاي عليه حتى حمتي مختبري ملتي كرد او نخوشي تيه تشخيص نكرا كتشخيص كتل هذه تعرف لبردز نظام يعني التصور دكاي الدنيا صاردة بيوسي بسيطة الدنيا قرمة بيوسي بسيطة هذه أول على سير السمرات يصيب بسيط برسيارك والله لاي فطيتي سرطاعية بدواني والله ما كي لاي خلق بي أو قران كأنيبكات أو أستاذ ما أو تخوات أو برسياري جري
هتلر بە4 مارک و 2 نەفەر توانی نیوەی ئۆروپا بەهەڵژێنی ئەمە بە 410,000 کیلۆمەتر و 50 ملیۆن ناتوانن ڕحینەتەوەی زندیکەینەوە و ئەو نەخۆشیانەی کە تووشمان هاتیە چارەسەرەکە لە بەردەستە ماوەسە پێویستی بە سەیدری و دکتۆر و مختبەر و علیادە نییە چارەسەر لای من و تۆیە ئەو دا خەیر و سەلامی ماقل لەوە دەل بەخوان سپاردن زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر و لەگەڵمان هەبوو دەچمە کۆیە مام جەوهەر وەردەگرم مام جەوهەر سڵای خوا لێبێت سڵای خوا لە جەنابەت ئەحوالتانە چاوەکارە مام جەوهەر گیان تۆ باشیت ئامۆژا گیان کوردستان دوای 6 ساڵ تەمەن خەبات و زەحیەدان ماقول ئەوڕۆ هەرکەس لە کوردستان بوویتە عەنتەر و کەسە دەمازەتی لەبەر پشتێ و پیاوی سەرکردێکی و بەخێت بۆ خۆی سەعەدا لە خەڵک دەکات کێ بەرپرسیارە ئەو حکوومەتە جەلادە بەرپرسیارە ئەو سەرۆکاتی هەرێمە گەندەلە بەرپرسیارە ئەو پەرلەمانە بێ بڕوایە بەرپرسیارە ئەو دوو حزبە دەسەڵاتدارە بەرپرسیارە کوردستان شاری تەکساسە لە قانونە بێباسە هەمووی پیاوانەیە بەختیدان ڕاگرتێ برسی دەکەن بۆ کورد کوشتن ئەوانەیەک عیبیان نییە لە دیوەخانێ لەو تا 12 مانجێ سا 360 ڕۆژە کۆڕ و کۆبوونەوەی هەمووی دوێ دەکەن بە تایبەتی ئەو دوو بنەماڵە ئەو دوو حزبەت جەلادە ئەوانە خاص دەریژ میلەت برسی دەکەن ئەو هەمە باز و دەرامەتیان ناویستە سەر شانی میلەتەکە قبول دەکات کابی ئەو میلەتەش دە و دوو حزبەت جەلادترە هەرچی ئاغا و ڕێژ عەشیرەتە پیاوی حزبێکیان مانگانە سەرانە هەمووشتان لۆلت یەک ئاغا خۆتۆرە بکە لەلایەن پارتی بە دەفتەر لێ دەنێرن لەلایەن یەکێتی بە دەفتەر لێ دەنێرن بەڵام ئاگایان لە خەڵکە برسی دەکەین ماقولە مەحکەمە لە کوردستان حزب زاڵ بێ بەسەریان مام جەوهەر زۆر سپاس بۆ مام جەوهەر لە کۆی لەگەڵمانە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکێمن لە چەمچەماڵ وەردەگرم کاکێمن سڵای خوا لێبێت سڵای خوا لە جەناب تورەتەواوی کارمەندانی کەناڵی خۆشەویستی پەیام چاوەکانم کاگێم بکەم زۆر سپاسانەکەم بەڕێزەکەم ئەم دیاری چەند و مۆڵەت و بێمۆڵەت ئەمە لەم کوردستانە و بە تایبەتی لە عێراقا شتیوە بێت و قەتیش بنەبڕ ناکرێت ئەگەر لە بیرتان بێت لە کاتی هەڵبژاردەکە وەک نقڵ و شیرینی چەک ئەدرا بە خەڵک چەک دابەش دەکرا کە تۆ بکرێ یعنی چی چاوەڕوانەکرێت لە دەسەڵاتێک لە حکوومەتێک بەسەر ئەوەی کەڕووداوێکی ڕوودەدات یەکسەر دەڵێ دەبێت قەدەغەش بکرێ قەشتی وا چۆنە بێت ئەو چەکانی کە بەکاردێت خۆ زۆربەی هەرە زۆری ئەوانە شەکەوە مۆڵەتیان هەیە یعنی ئیدا بە فەرمو کارمەندی ئاسایشە پۆلیسە پێشمەرگەیە ئەگەر چەکی وەرنەگرت بێت ئەچێ لە بازارێک ڕێ چەندین پێیژمان هەیە پێیجیان دەمانچەیەکی حەز دەماچێت بە دوو وەرەقە هەتا ئەچێتە 20 وەرەقە یعنی ئەم چەکانە لە بازارە وەک چۆن ئێستاکە بتێتەوە 2 کیلۆ تەماتەیە هەر نیوەیەک لە بازارە چەک بەدەست بێنیە ئەمە بە حاڵە بنبڕکردنی هەر کەسێک دا ئەنیشە لە تەلەڤیزۆنەوە لە کەناڵەکانەوە هەر بەرتشێک لاف و گەزاری ئەوەیدا چەک بنەبڕکرێت شتی وا مەحاڵە لە کوردستانە قەت بنەبڕ ناکرێت قەت یاساشی بۆ دەرکەن اینجا ئەوەشی کەوا چەک بەکاردێنێ کوڕی بەرپرسەکانت بە دەرەجە یەک حیمایەکانیەتی کەسە نزیکەکانی خۆیانە دوای ئەوەی کەوا کارەسادەکە ڕوو ئەدا دادگایان پێشتر کردووە کۆمەڵێکی اختیار کۆمەڵێک ڕیشتپی و بەناو پیاماقۆل و دیوەخان و ئاغا و شۆخا ئەچندا ئەنیشەم سڵحێکی عەشاری بۆ کەساکەن ئەو کەسە ئەمڕۆ زەرتەقە لە زەرانێکا بریندارێکە دوو سبێ ئەچێ یەکێترە ئەکوژیە یعنی ئەم بەڕاستی قەت بنەبڕ ناگرێت لە کوردستانە چۆن هاتووە هەر ئەبێ ئاوها بڕات دڵنیاتانەکەم بووە زۆر باشە زۆر سپاس بۆ کاگێمن لە چەمچەماڵەوە لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئامانج وەردەگرم لە عەربەت کاگەمان سڵای خوا لێبێت سڵای خوا لە تۆش و هەموو بینەرانی بەڕێزی سەرچاوەکان کاگەمانجیان ئەو دیاردێچەکە بۆ هەموو نەوەکارمانەمێنێتەوە قەدیش کۆنترۆڵ ناکرێت لە هەرێمی کوردستانە ئەزانی بۆ لەبەرەوەی حکوومەت یەکەم کەس خۆی مامۆستای جایە بەرشەق لە بەرچاوی هەموو بینەران و لە بەرچاوی هەزاران کەسە ئەمە دەرگایەک بوو کرایەوە بۆ ئەوەی کە قوتابیش بۆ جۆرە ڕەفتارکە و مامۆستا بکوژێ بە دەمانچن بە پیشەک تێگەی
بەڕای من ئەو گەنجەی کە ئەو دوو مامۆستای کوشتووە هیچ تاوانێکی نییە لەو قزەیە حکوومەت خۆی تاوانبارە لەبەرەوەی درگای بۆ ئەو گەنجە کردوتەوە کە بۆ جۆرە ڕفتارکە ئەو مامۆستایانەش کوژێ بەڵێ ئەمە یەک جا ئێمە ناڕزاتەکەشمان هەرێکە لە شوێنەکە ناڕزاتەکانمان کۆ ناکرێتەوە بە یەک جار ڕوبەڕووی حکوومەت بکرێتەوە و بیکەین بە هەڵوێست و بەکردەوە هەر بەدەم و هەر بە قسەی لەسەرەکەین ئەمە حتا ئەمێنێتەوە کرد بەم جۆرە ئەگەر نەکرێ بەکردەوە و هەڵوێستێکی تون وەرنەگیرێ بەرامبەر بەم حکوومەتە کە ئەم جۆرە کارایی لێکەوێتەوە مامۆستا شکۆی نەتەوەیە شکۆی میلەتێکە تێگەی هەتا سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و هەموو وەزیرەکانش لە مامۆستاوە فێربوون و هەمویان تەلەبەی مامۆستان کە ئەوان شکۆی مامۆستاشکان خوێندکاریش بۆ جۆرە ڕەفتارەکە پێویست ناکە هیچ شتێکی لەسەر بکەین پێویستە هەڵوێستێکی تون وەرگرین ڕوبەڕووی ئەم حکوومەتی بکەینەوە حکوومەت ئەنی ئەو شتانی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوەی ئەوەی ئەو شتانی کە پەیوەندی بە ئارامی وڵاتەوە هەیە بە بژێوی ژیانەوە هەیە بۆچی ینی چاکسازی ناکات لەم شتانەیە ینی بۆچی نایە خەڵک لە خۆی ڕازی بکە ینی بۆچی ئەمە دەکات سەیدیکە وتەیەکە ئەڵێ بیرروڕای خەڵکی و ساختەرەکان هەر چۆنێک بێت تۆ خۆت پێ قبوڵ بێ حکوومەتیش ئەم پەندەی جێبەجێ کردووە ئەڵێ خەڵک هەرچیەڵێ و ڕێکخرا و ئۆپۆزیسیۆن هەرچیەڵێ من خۆم پێ قبوڵە تێگەی حکوومەت ئەو پەندەی جێبەجێ کردووە جا خەڵک هەرچەند قسە بکە هەرچەند ناڕازی بێ کردەوەیەکی توند و هەڵوێستێکی توند وەرنەگرێت حکوومەت لەوە خراپی بەسەرێنێ ئێمە پێویستە لەم ڕۆژەیە هەڵوێستێکی توند وەرگرین نەک هەر قسە و قسەی لەسەر بکەین هەموو شتێک باشی لەسەر کراوە قسە لەسەر کراوە خۆشمان ڕاستەکانمان هەموو کەسێک ڕاستەکانی هەڵهێنراوە خۆمانی لەگێلەکەین ئەگەر بڵین وانە وایە ڕاست زۆر باشە زۆر سپاس بۆ کاگێ من دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقڕنەوە دەگرم کاک عەبدوڵڵا سڵای خوا لێبێت سلام علیکم مامۆستا عەلەیکە سەلام سەرچاوەکان کاکی مامۆستا سەرچاو کاک عەبدوڵڵا گیان تەقدیر و عاطف وخۆت کۆنتڕۆڵی چاک مامۆستا زۆر بە زەحمەتە بۆچی کۆنتڕۆڵی چاک زۆر بە زەحمەتە تو چوارچێوە سێوە نەماوە لە عێراق چوارچێوەت ماوە تا کۆنتڕۆڵکەی کۆ چوارچێوەکەی ئەمە سووسی تعالفی دەوری ئەمریکایە ئەوانە هاتن ئەو هەم میلیشیا و لەو بلای لەورە حدودەکانی هەموو کوێر کردەوە نەبووە مادام گرتیان حدودەکان بۆ قایم کردبانەوە کەواتە ئەگەوان حدودەکان گرتاوە چوارچێوەکان بە عێراق هێشتا ئێستا کە لە میلیشیا ژوای نەدەکرد و چەکی ژوای نەدەکرد بزانە تو دەواشاتە حەوت هەشت مانگە ئەو هەڵبژار نەکراوە ئەو بزانێن ئەو حکومەتە پێک بێ بميليشيا وبإيران وبتركيا وبدول أو حكومة تأكيد تكي قدغنا كبرى حتى حدود البر الله بتو أو تكتب قدغنا كري بس في قدغنا كمان براي برز بتو بروناو حد شوية شروع كده كفريتك أتاكيد تشيا أتاكيد حدود النما قدغنا كري بلا بياسا قدغنا كري هم حدود قدغنا كري حدود قاعدة أذا ياسا لنا أخوي كارثة بقرب لأن أبو شوي كارثة أما سوسي أمريكا تعرف الجمهوري بوعده كذا أو سوسي وأنا يصير خوشي زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارقڕنەوە لەگەڵمان نابوو کاک حەمەڕەشید لە ژارا وەردەگرم کاک حەمەڕەشید سڵای خوا لێبێت کاکە سڵاوی خوای لێ دەنابە دیوارت باش چاوەکان کاک حەمەڕەشیدیان ڕێزم بۆ خۆت بۆ کەناڵەکەت بۆ ستافەکەت بۆ بینەران و بیسەران عەزیزی ئەمەی کاک حەمەڕەشیدیان عەزیزی کاکی بەڕێزم کۆنتڕۆلی چەک کوا دەکەیەوە بە ئاسانی ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکو عێراق و کوردستان عەسکەرتاریە ئەمە هەموو بەدەستەوە دیقەتت لە دەوڵەتە عەرەبەکان نەگرتەوە بە لیبیاتەوە بە نازانکردەوە هەمووی عەسکەرتاریە کاکە ئەمە وەزعەکە لەوەی گەورەترە مە باسی دەکەین بەس چییە لە ناوی ئەمەدا وەکو دەسەڵاتی کوردی گلەی ئەوەی حەقە لێ بکەین حەقە ڕەخنەیان لێ بگرین یاسایەکی تونند و تۆقمەیان نییە تۆزێت ئەگە هەر نەبێ ئەمیەت بە یاسایەکەی خۆیان بدەن لەبەرەوەی حکومڕانیەکە بۆ خۆیان دەیکەن بەسەر خۆیاندا دەشکێتەوە عیبداری بۆ خۆیان دەبێ دەتوانن لە ناو وڵاتەکەی خۆ چوارچێوەی کوردستانەکەی کە چەند کیلۆمەترێکی مربع دەتوانن کۆنتڕۆلی وەزعەکەی بکەن بەڵام ئەوانیش نایکەن چێ دەڵێ حەزدادرێ بەو شێوەیە بەرەڵایی بێ ئەمە زلێزەکان دەستیان تێدایە ئیقلیمی دەرەکی کاکە هەمومان دەزانین وەزعەکان چۆنە لیبیا دەستیان کرد بە هاتوو هاوارێ بەهاری عەرەبی ئێستاوە خۆیان لێ دێتەوە یەمەن بۆ خۆی لێ دێتەوە عێراقیش عەینی شەدر گوو بە گۆڕی بابی سەدامی ئاوەڵکی خوێنڕێژ بوو دیکتاتۆر بوو
ڕێزم بۆ بینەرە ڕێزم بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان سەبە بە حەزوەڕی بێت لەگەڵی وەڕیۆم بەڵام کەی ئەوە حکومڕانیە لە ناو خۆماندا داوان لێ دەکەم تۆزێک بە تۆکمەی بە تونند و تۆڵی وەزی خۆیان ڕابگرن دڵی ئیقلیمی و دەرەجێش ڕابگرن دڵی دۆستەکانیشیان ڕابگرن دەستوانن حکمێکی تۆکمە بگێڕن ئەگەر ناشی گێڕن دەستخۆشی لێ دەکەم کاکی بەڕێزم بایەوە دوای نەکەوم زۆر سپاس بۆ کاک حەمە ڕەشید لاژاراوە لەگەڵمانە بوو وەڵازان و خۆشەویستان ئەوەی کە مای نیگەرانیە ئەو یاسایش کە جێبەجێ بکرێت یاسای قەدەغەکردنی چەک لە هەرێمی کوردستاندا سزاکەی وەک پێویست نییە ئەوەی کە سزاکەی کەمتر نەبێت لە ساڵێک وە زۆربەی زۆری سزاکەش بابەتی مادی دەگرێتەوە واتە ئەمە جوتە جێگەی ڕخنەی زۆرێک لە یاسان ئاسان کە بۆچی دەبێت کەسێک کە چەکێکی بێمۆڵەتی پێەیە بە شێوەی مادی سزا بدرێت وە زۆربەی سزاکانیش بۆ شێوازە بووە کەسێک نەبوو لەسەر چەکی بێ و مۆڵەت دەستگیر بکرێت و بخرێتە زیندانە بەڵام بە شێوازە لە شێوازەکان بڕەپارەیەکی لێ وەرگیراوەکە ئەمەش جێگەی داخەوە دواتر تاوانەکان هەر بەردەوام دەبن و دوجار ئەو کەسە دەتوانێت بێتەوە نێو بازار یاخۆ بە شێوازێکی ئۆنلاین کە ئێستا هەیە چەکێکی دیکە بکرێت و هەر تاوانێک کە بێت پێی ئەنجامدات و هەروها لە هەرێمی کوردستاندا یاساکان جێگەی ڕخنن بە تایبەت یاسای تاوانەکان کە زۆرێک لە یاسان ئاسان ڕخنیان هەیە لەوەی کە کەسێک دەکوژێ یاخود هاوڵاتێک لە هەرێمی کوردستاندا چەند کەسێکیش دەکوژێت لە زینداندا دەمێنێتەوە و سزاکەی خۆی وەرناگرێتەوە بۆی کە بکوژرێتەوە ئەمە جێگەی ڕخنەیەوە زۆرێک لە هاوڵاتیان پێشوازی لەم جۆرە یاسایانە دەکەن و پێیان وایە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێت وە بخرێتە بۆی جێبەجێکردنەوە کەسێکی کوش بە ئەنقەز بۆ بکوژرێتەوە ئەمە جێگەی دەستخۆشیەوە تاوانەکان کەمتر دەبنەوە دەمێت تاوەکو پەیوەندی ئەوەی ئازیز دەبێت ئاماژە بە کۆمەڵێک ئامار بکەم کە لە ساڵی 2021دا بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم خستێنەوە ڕوو لە بارەی ئەو تاوانانی کە ئەنجام دراون ئاماژی بەوە کردووە کە لە ساڵی 2021دا 8933 ڕوودا و تۆمارکراون کە بەهۆیانەوە 133 کەس گیانیان لەدەستداوە هەروەها لەو ماوەیەدا 215 ڕووداوی کوشتن بە ئەنقەز ڕوویداوەتە لە ساڵی ڕابردوودا 215 هاوڵاتی بێتاوان بە شێوازی ئەنقەز کوژراون وەروەها ئاماژی بەوە کردووە کە زۆربەی حاڵەتەکانی کوشتن ئەو ڕێژە زۆرە هەمووی بەهۆی چەکەوە بووە چەک وەسیلەیەک بووی کە کەسی بەرامبەری پێ بکوژێت لە هەرێمی کوردستاندا لاوازی دادگاکان وای کردووە کە هاوڵاتی متمانی بە دادگاکان نەبێت کاتێک کە کەسێک لە بنەماڵەکەی برایەکی باوکی کەسێکی دەکوژێت پەنا ناباتە بەر دادگا بۆی کە کێشەکەی لە دادگاوە چارەسەر بکرێت خۆی هەڵدەستێت بە کوشتنەوەی ئەو کەسە و ئەمەش دووبارە تاوانی دیکە ڕوودەدات وەروەها ئەوەی کە گرنگە لە هەرێمی کوردستاندا هۆشیاری هاوڵاتیان هۆشیاری ئەویان هەبێت کە ئاگادار بن نەهێڵن ینی خۆشیان چەک لە ماڵەکانیاندا هەبێت و ڕێگری بکەن لە هاوڵاتیانی دیکە بەتایبەت کەسانی ڕۆشنبیر و ڕاگەیاندن ئەمان هەمووی بەرپرسی یەکەمە لەوەی کە هۆشیارێکی وا بڵاوکەنەوە کە چەکدا بماڵێت لە نێو کۆمەلگادەوە تاوانەکان وردە و دەکەم دەبنەوە بۆی ئەوەی کە چەک نەبێت لە نێو بازار و لە نێو ماڵەکاندا دەچمە لای پەیوەندێکی دیکە کاگوریا وەردەگرم لە سلێمانی کاگوریا سڵاوی خوا لێبێت سلام علیکم دەستخۆشی و بەرنامە و لێیەکە سەرچاوەکانم کاگوراگیان بەڕێزم چەک بەدەست دوو حیزبەوەیە بەدەست پارتی و کێتیەوەیە ئەگە ئەم دوو حیزبە کە خەڵکە کوژنیان چەکی بێمۆڵەتەوە هەر بە ئاسکرا چەکی پێ هەموو چەکیان بێ بۆ خەڵک کوشتنەکە هەر کەسێ بێ مامۆستا بێ تەلەبە بێ پرس فەقیر بێ ڕۆژنامە نووس بێ ئێتر هەچیە بێ کە ویستی ئەیکا لەبەرەوە نیە ئەنجا ئەچن چیەکەن ئەچنا و باخانەوە ئەچا باخی مەسەلەن هەچی باخێ لە کوردستانە ئەچن بە 5-6 هێشتە ناو باخێک بۆ پیاوکوژەکان و دانش یعنی کەس ناتوانێت حتا لە باخەکەیان بچیتە بەردەمی هەدوێک چاو کلیپەوەیە دوو دۆنم سێ دۆنمە کڕن جەماعەتێ دز و جەردە ئەچە باخێکەوە لە پیاوکوژن ئارەق و مارەقە خۆنەوانە شتە خۆنەوانە بچی بەلایەنە بەرتی شەکەین سیحەی نەبێ پێشەست بەگیان ڕاگرتووە باخ و مەسڵح و هەموو شتێکی تایە پیاوکوژەکان کێ لە پشتیانەوەیە پاتوی کێتی ئەو نێ پێتەڵم بەڕێزمەوە نێ پێتەڵم پاتوی کێتی ئەجا ئەمانە بە ئاشکرا ئەیکرد خۆمە بەرچی نایکرد هەر بە ئاشکرا ئەیکرد لە سیتەک بێ لە ڕاپەڕین بێ لە مێرگەپان بێ لە قەلاسوالان بێ لە قەلاق بێ لە شارەزور بێ لە پژدەر بێ لە ڕانیە بێ ئەتر مەجموعەیە باخ کڕن
ئێستش دۆنم جەماعەتێ پیاوکوش و دزەشتە باخی خۆشبێ لای تیاکەن و دائن ئشت و ئەیکوژ و ئێتر نەک دەبابەشی بۆ بەری مخاوەماکەن لەبەرەوە حکومەت توگیریانەکە پتێ و نەتێ بەڕێزم ئەمە خۆتنا وەڵا بزانە هیچ حیزب زلامێکی کوشتووە کۆمەڵ یەکرچوو یان ئۆپۆسیۆنەکان یا حیزبەکانی کە بزانە ئەوێنێت تەقەیە بکاتی شتێ بتەقێنێ ناتوانێت یەکسەر بەچێکێکە بەسەر خزمەتێکە قەڵەویەکە دەستان ئەلە بڕۆ باقیەکە یا بڕۆ بۆ خاری مانگە دوو مانگ سژنیەکە هەر کەس زانزانێ با بۆ ئەوروپا دەستنیەکە هەر کەس هەر دەموچاویە بۆ بچێتە بەدەمی کینەکەش دەموچاویە گۆڕ لەبەرەوە حکومت بەرپرسە لە هەموو شتێ نەبەر ئەوێ نەکرێ نەبەر چەکداری نەبەر إلا هذه أباتي كتيبة كتيكين من الرمال يا بانتفاضة يا بعض ذات هيك حديثني حتى باري بلد شكدا مالو ناكريو أكريو حبيب وبكنوا تسليمي كاتو تسليمي نكا لما لو جماعة بتاعو كوجن أتشن يكا قرنو كيكي قد باخي قال مقري قال شويني قال سليماني بلا حولي بلا دوغ بلا ديكا بلا كنديكا بلا عمل كوب لواني مجموعية الصق والحرسات قرنو أجل كابلاش بخوي دا أن الشيء شيء أبدا نحاكم درقتين نقانون درقتين الأساس درقتين ما كخوي قول الرحم من تبقى دخوش كلي أو برنامج وانا شديه كموزو أصفاصه كمي كاقول يجان دستي توش خوش بيه بداخوا كا هەوڵاتیانێکی زۆر نیگەران لەو دۆخە ینی هیچ ئومێدێک نییە بۆی کە ئارامێک بۆ ئەم هەرێمە بگەڕێتەوە حکوومەت و دەسەڵاتداران بتوانن کارێ بکەن کە چەک دابماڵ لە نێو کۆمەلگادا لە نێو هاوڵاتیاندا وەکو زۆرێک لەو هاوڵاتی ئازیانی کە پەیوەندیان کرد دەسەڵات بە تاوانباری سەرەکی دەزان بۆی کە ئەوان بەرپرسنەوەی کە چاک دابماڵێت و نەهێڵێت لە نێو بازارەکاندا بە ئاشکرا بفرۆشرێت و بازرگانی پێوە بکرێت و لە هەمووی گرنگتر خۆی دابەشی نەکات بەسەر کارمەند و بە کادیران و ئەندامەکانیاندا بە شێوازی هەدیە کە زۆرێک لە مناسبە هەڵبژاردنەکاندا ئەمە جێبەجێ دەکرێت. دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی ئێوە کاک ساڵح سالار دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد کاک ڕەحیم لە کەرکووک وەردەگرم. کاک ڕەحیم گیان سڵای خوا لێبێت. سڵاو بەڕێستان لە کەناڵەکەشتان چاوەکانم کاک ڕەحیم گیان بەڕێزم بەنسبەت مۆڵەتی سەکەمزیستن و ئەوانە یارەوە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە چونکی ئەم دەسەڵاتەی ئێمەکە ئیسا نەیتوانیوە جامڕەش قەدەغا لە ساڵی 1993 ئەمە بەدیاروا بوو جامڕەش قەدەگا کەچی دەم دوایە کردی بە پارە سێ جامڕەشەکە بڕا بەس پاریان بدا پێ جامڕەشکا و بە ئارەزەی خۆی چی ناشیاوە بیکاوە ئەنجامی بدا خەڵک بکوژێ و کەرامەتی خەڵک بشکێنێت مەسەلەی چەک هەڵگرتنیش بێگومان چۆن هەست کەسێکی ئاسایی ئەگەر بێلایەن بێ هیچ نەبێ بکە سەردادە داوای ماف نیچە و ئیمتیازاتی خۆی بکات داوای ماسی ڕەوای خۆی بکات داوای ئاو بکات داوای کارەبا بکات بێگومان دەسەڵات یەکسەر ئەڵێمە دەستی دەپشتەوەی خۆی بەڕاستی ئەم تاوانانەی وا ئێستا ئەنجامە دێن بەڕاستی ئەمانە دەستیان لە پشتەوەیە چونکی ئەگەر بکوزانی مامەستا وشیار و ویداد پەسێن و کاوە گەرمیانی و ئەگەر ئەمانە هەمووی دەگیر بکرا و زە ئادیلانەی خۆیان بدرانە بێگومان ئیسەمانە دروست نابوو زۆر بە ئاسانیش ڕای خۆیان وەرەگرت بەڵام خۆیان ڕێگەیان پێداوە کەس ناتوانێت بچێتە ناو زانکۆوە بەچەکەوە خەڵک بکوژێ لە خۆیان ڕێگەی پێمەدەن دەستخۆشی بەرنامەکەت یەکەم هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس کاک ڕەحیمیان لە کەرکووکەوە لەگەڵمان هەبوو. دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی ئێوەی ئازیز کە لە پەیجی پێیان بۆ ئەم بابەتەتان نووسیوە. سەڵاح سالار دەنووسەیە کێتی و پارتی لە بانگەشی هەڵبژاردن خۆیان دەمانچە دەبەخشنەوە ئیتر ئەو لێشاوە چەکە چۆن کۆنتترۆل دەکرێت. هەروەها ڕێناز ئیسماعیل دەڵێت بازاری چەک فرۆشتن بە هەزارەها چەکی بێمۆڵەتی لێ هەر کەسێک بیکرێت ئازادەوە دەتوانێت لە نێو بازارەکاندا بەدەستی بێنێت. نورانووری دەڵێت ئەمە کۆنتترۆل ناکرێت چونکە دوو حیزبی دەسەڵاتدار لە بۆنەکانیاندا چەک دەبەخشنەوە. ئازاد عەبدوڵڵا دەڵێت کوردستانێکی بێخاوەن و بەرپرسەکان بەڕێوەی دەبن کە کوردستانێکی بێخاوەنەوە و بەزرگانی بە هاوڵاتیانەوە دەکەن. ئاڤار ئۆبێ دەڵێت چەک لە جیهاندا بەدەست ئەو کەسانەوەیە کە خەڵک دەپارێزن بەڵام لە کوردستاندا بە پێچەوانەوە. هەروەها سامان محەممەد دەڵێ ئەگەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان چەک دابەش نەکرێت ئەم کێشانە دروست نابێت. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا وەک پێشتیش ئاماژەمان پێکرد لە کاتی بۆنەکان لە کاتی هەڵبژاردنەکاندا کە ئەمە شایەتی دەرێک و گاهۆدەرێکی هەموو هاوڵاتیانە دەزانێت کە لەو مەراسیمانەدا بە ئاشکرا بەرپرسەکان
بەرپرسە حزبەکان بەرپرسەکانی باڵا بەرپرسەکانی حکوومەت بە ئاشرا دەمانچە وەکو هەدیە و وەکو دیاری دەبەخشنە کادران و ئەندامەکانیان کە دوجار ئەمانش بەشێکن لەوانەی کە لە نێو بازاڕەکاندا هەنووە تاوانی پێ ئەنجام دەدرێت بەو هیوایی کە تاوان و کوشتن لە هەرێمی کوردستاندا کەم بێتەوە و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش دوای گیان لە دەستدان و شەیدبوونی ئەو دوو مامۆستا ئازیزە بەرپرسایەتی خۆی دەست پێ بکات و هەوڵێک بات بۆی کە چەک لە نێو بازاڕەکاندا و لە نێو هاوڵاتیاندا دابماڵێت کە ئەمەش ئەرکێکی زۆر گرنگەوە دەبێتە هۆی سەقامگیری و ئارامی نێو کۆمەلگا ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن دەخوازم کە هەموو لایەکتان ئاسوودە و کامەران تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ